سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن لە هەر شوێنێکی دنیا. بابەتەی لە تەنیشتە من هەیە، ئەمە داواکاریەکی زۆر سەیرە لە ئەمریکا دژ بە بنەماڵەی بارزانی پێشکەش بە دادگاکرێ. سەرەتا بۆ هەر کەسێک کە دەوێ ناوەڕۆکی ئەم بابەتە بە ورتر باز بکاتن، ئەم کەیس نەمبەرە دادەنێم. ڕێگە ئەم کەیس نەمبەرەوە دەتوانن بچن دۆسیەکە بەدەست بێنن. ئەجینا پەیوەندی بە ئێمە بکەن، دۆسیەکەتان بۆ دەنێن. دۆسیەکە زۆر سەیرە. ماوەک پێش ئێستا هەمومان جێمان لەوەی بوو لە ئەمریکای لە بیڤرلی هیلز دەست بەسەر ڤێلایەکی مەنسوور بارزانی داگیراوە کە بەهاکەی 30 ملیۆن دۆلارە. ئێستا ڕێکخراوی قەرەبۆکردنەوەی قوربانیانی کوردستان ڤیکدام فاند ئەو ڕێکخراوەیە کە 5-6 سکاڵای گەورەی لەسەر تەواوی بنەماڵەی بارزانی کردیە، لە پاڵەوەش کۆمەڵە کەسی تر هەن بە جیاجیا سکاڵایان کردیە. هەروەها مەچی ئامێدی کاک شاخەوانتەها وەکو نوێنەری قوربانیانی وەکو نوێنەری بنەماڵەی شەهید جیهان کە ویش سکاڵاکارە لە ئەمریکا، ئەم سێ تەڕەفە داوایان لە دادگای ئەمریکا کردیە ئەم 30 ملیۆن دۆلارێک کە بەهای خانووەکەی دەستی بەسەردا دەژیرێ قەرەبووی ئەوانی پێ بکرێتەوە. چۆن یەک لە سکاڵاکە ینی لە داواکارێکی پێشکەش بە دادگای ئەمریکایان کردیە، وتویانە پێشتر ئێمە لە ڕێگای زانیاریەکانمانەوە هەموو ئەو بابەتانەمان بڵاو کردوتەوە، ینی بە کوردیەکەی لەسەر بنەمای زانیاری ئەوان CIA و FBI تحقیقیان لێ کردێ و دەستیان بەسەر ئەم مڵکە داگرتووە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە لە ناو داواکاریەکە دەڵێن ئێمە وەکو قوربانیانی دەستی بنەماڵەی بارزانی کە سکاڵامان لە ئەمریکا تۆمار کردیە، بە مافی خۆمانی دەزانین ئەم پارەیە قەرەبووی ئێمە بکرێتەوە. بۆیە خۆشەکە لێرە ئەوەیە جاران بنەماڵەی بارزانی پارەی خەڵکیان فەرهود دەکرد، ئێستا لە ئەمریکا بە قانونی ئەو پارێکە دەستی بەسەردا دەگیرێ دەبێ بگەڕێتەوە، پێشکەش بە قوربانیان بکرێت. قوربانیانیش ئەمانەن و ڕێکخراوی کوردستان ڤیکدام فەندە. هاوڕێیان من دەمەوێت لەسەر زیاد لەوە باز بکەم. ڕێکخراوی کوردستان ڤیکدام فەند کە لە پشت هەموو سکاڵاکان دژی بنەماڵەی بارزانیە، هەموو ئەو پارانەی کە لە ڕێگای دادگاکانەوە دەیبەنەوە هەمووی لە نێو سندووقێک دادەنێ بە پێی یاساکانی ئەمریکا و بۆردی ڕێکخراوی سندوق قوربانیانی ئەمریکا. لە داهاتوودا ئەو پارەیە دەگەڕێتەوە کوردستان، پێشکەشی بە کاری مەدەنی، ڕێکخراوی مەدەنی، سەپۆرتی دەستگاکانی ڕاگەیاندنی مەدەنی ئازاد و سربەخۆی پێدەکرێت. و ئەم پارەیەش کە ئێستا داوایان کردووە بەهاکەی 30 ملیۆن دۆلارە، دەیانێت ئەو پارەیەش بێتەنە ئەو سندوقەی کە وەکو وتم بۆردی سندوقەکە لە کۆمەڵی خەڵکی کورد و ئەمریکی پێکاتوە بەژێر یاساکانی ئەمریکا، و کە پارەکە هاتە ناوی دواتر ئەم پارەیە لە ڕێگای پرۆژەوە یارمەتی دەستگای ڕاگەیاندنی سربەخۆ، ڕێکخراوی مەدەنی، کاری مەدەنی، ینی دەکرێتە پرۆژە دووبارە دێتەوە کوردستان. بۆیە وتم بزانن ئەمە یەکەم جارە پارەی بنەماڵەی بارزانی دەستی بەسەردا دەگیرێ کورد داوای دەکە بێتەوە لە بۆ خەڵکی کوردستان. هەواڵێکی سەیرە، وەکو وتم لە تەنیشتم هەیە کەسێک ویستی دەتوانێت بچی بە وردی لە ناو سکاڵاکە. تاوان ئێستاوە پێشکەش کرایە، دیار نییە کەنجی دەکرێتت، بەڵام ماوەیەکی پێویستە، بەڵام دڵنیا من پارە دێتە سەر سندوقی ڕێکخراوی قوربانیانی کوردستان ڤیکدام فەند کە لە پشت هەموو سکاڵاکانە. ئەمە دەستکەوتێکی گەورەیە. سەبر چەندە ماندوومان بکەن 10 ئەوەندە ماندووتان دەکەین. بژی کورد، بژی کوردستان، ڕوڕەشی بۆ چەتەکانی کوردایەتی هەر هەبن.